باشا انتظاری وەڵامی حکوومەتەکەی مەوعدێک تهدید بکات. 4 هەفتە تێدەبڕێت بەسەر ئەم لێدوانەی هۆشیار زێباری، بەڵام هێشتا بەغداد وەڵامی هەرێمی کوردستانی نەداوەتەوە و حکوومەتی ناوەند وا دیارە ئامادە نەبووە مەوعیدێک بۆ هەرێمی کوردستان دابنێ. بە چاوەڕێیەوەکەین بەڕێز عیبادی کاتێکمان بۆ دانێ دوای 2 هەفتە لە بێوەڵامی بەرپرسانی بەغداد بۆ جارێکی تر قوبات تەڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەختی کردەوە لەوەی وەفدی هەرێمی کوردستان چاوەڕوانی وەڵامی حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراقن. لە سەرەتای پرۆسەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستاندا بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتتر بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان بە شانازیەوە باسییان لە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان دەکرد. تەنانەت بە گوتەی هەندێک لە بەرپرسانی پارتی ئەم پرۆژەیە بۆ نەوەکانی داهاتوو دەبێت و سربەخۆیی ئابووری و دواتر سربەخۆیی هەرێمی کوردستان بەدیدەهێنێ. پرسیاری بەشێک لە چاودێران ئەوەیە ئەگەر ئامانجی بەرپرسانی پارتی پرۆژەیەکی درێژخایەن و سربەخۆیی ئابووری هەرێمە بۆچی دوای 4 مانگ لە هەناردەی ڕاستەوخۆی نەوتی هەرێمی کوردستان داوای کۆبوونەوە لە بەغدا دەکەن. لە کەمپینی هەڵبژاردنەکاندا نێچیروان بارزانی وەک جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بەڵێنیدا بە دروستکردنی کۆمپانیایەک کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بتوانن پشک بکڕن و بڕێک لە قازانجی داهاتی نەوتیان پێ بدرێ. بەڵام نێچیروان بارزانی نەک هەر نەیتوانی ئەو بەڵێنە بباتە سەر، بەڵکو لە ئێستادا حکوومەتی هەرێم موچەی 4 مانگی زۆرینەی فەرمانبەرانیش خەرزدارە. لە پێشوودا پارتی دیموکراتی کوردستان حسێن شەهرستانی و نووری مالیشیان تۆمەتبار دەکرد بە بڕینی قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان، بەڵام لە ئێستادا هۆشیار زێباری کە بەرپرسێکی باڵای پارتی دیموکراتی کوردستانە و خاڵی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە وەزیری دارایی حکوومەتی ناوەندە. پرسیاری بەشێک لە چاودێران ئەوەیە بۆچی ناتوانێت ڕێگری بکات لە بڕینی قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان، ئەگەر ناتوانێت بۆچی ناگەڕێتەوە هەرێمی کوردستان. نەک هەر ئەوە، بەڵکو هۆشیار زێباری لە 28 تشرینی یەکەمدا بە ڕۆیتەرزی ڕاگەیاندووە 10,000 چەکداری حەشدی شەعبی دادەمەزرێنێت. بەشێک لە چاودێران لەو بڕوایەدان بە حکمی ئەوەی بەرپرسانی پارتی لە حکوومەتی هەرێم و ناوەند جومگە گرنگەکانیان کۆنتڕۆڵ کردووە، پشکێکی زۆری بەرپرسیارەتیەکان دەکەوێتە سەرشانیان. بەشێک لە چاودێران بۆچوونیان وایە ئیدارەکردنی خراپی دۆسیەی نەوت لەلایەن بەرپرسانی پارتیەوە وای کردووە هاوڵاتیان متمانیان بە سربەخۆیی ئابووری هەرێمی کوردستان نەمێنێت و ناچار بن داوا بکەن بەرپرسانی هەرێم بگەڕێنەوە بەغداد.